بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على رسول الأمين محمد وعلى آله وصحبه أجمعين. خۆشەویستانم خۆشحاڵم کە خوای پەروەردگار تەمەنی ئەمانەتی پێبەخشین و جارێککە هاتینەوە خزمەت ئێوەی خۆشەویست بۆ ئەڵقەیەکی نوێ لە بەرنامەی نووسین و یادەوەری. خۆشەویستانم هێشتا لە کتێبی جەژن و یاد و بۆنەکان و هەڵسەنگاندنێکداین. ئەم جارە چینە بەسەر بەشێکی دیکەی کتێبەکە، واتە بەشی دووەمی کتێبەکە کە مامۆستا دایناوە بۆ ڕەتکردنەوەی یاخود با بڵێین بۆ لە بێژنگدانی کۆمەڵێک لەو بۆچوونانەی کە لەسەر یاد و بۆنەکان هاتوون و بەتایبەتی چەند بۆچوونێکی هەڵبژاردووە مامۆستا کە ئەو بۆچوونانە پیان وایە سەرلەبەری بۆنە و یاد و ئاهەنگەکان جگە لە ڕۆژانی جەژن و هەندێک بۆنەی ئاینی سەرجەمیان بە حرام دائەندرێن. مامۆستا ئەمەی بەشەی یەکلایی کردوەوە بۆ ئەوەی کە هەم قسەی ئەوان بێنێەوە هەم دوجاریش بە بەڵگەی قورئان و سونەت ڕەدی ئەوانە بداتەوە و هەروەها بیسەلمێنێکە جەژن و یاد و بۆنەکان دەچنە بابی هەڵسوکەوتەکان. زۆر بەخێر بێ مامۆستا. زۆر سپاس کاک پێوەنی بەخێر بێن. سپاس دەکەین مامۆستا. وەکو باسم کرد مامۆستا لە پێشێکی ئەم بەشەدا ئاوا هاتووە هەروەکو خۆی خوێنمەوە نووسیوتە هەڵسەنگاندن لە بێژنگدانی بەڵگە و قسەی ئەوانەی سەرجەم یاد و بۆنەکان بە حرام دەزانن بێزگە لە هەردوو جەژنەکانی ڕەمەزان و قوربان و ڕۆژی جومعە. مامۆستا تۆ زیاتر ڕای دوو زانای معتەبەری سعودی تێناوە، ئەوانیش ئیبن باز و ئیبن عوثەیمینن ڕەحمەتی خوایان لێبێ، دوای ئەوەی کە بۆچوونەکانت هێناوە و ڕێز و قەدرێکی زۆریش دواندووە سەبارەت بە خۆیان و بۆچوونەکانیان. دوجار ئەفەرمووی جەنابەت ئەنووسی کە قسەی زانایان دیسان بە ئەمەش وەکو خۆی بخوێنمەوە مامۆستا، کەوان سەرجەم ئەو بۆنە و یادانان بە بیدعە و خۆچواندن بە کافران داناوە. دەنووسی ئیسلام لە قورئان و سونەتدا کورت هەڵاتوە و غەیری قورئان و سونەت هەموو بە تێگەشتنی زانایان لەبارەی ئیسلامەوە داهەنرێت، نەک بۆ خودی ئیسلام خۆی. قسەکە لەسەرەوەی مامۆستا، ئایا بۆ پێت وایە کە ئەم زانە بەڕێزانە نان پێکاوە یاخود با بڵێن کەوتونە هەڵەوە و ئەو پاساوی ئەوەی کە قسەی زانایان واتە قسەی ئەوانە و بۆچوونی ئەوانە و یەکلا نەبۆتەوە کە ئەوە بۆ بۆچوونی سەرەتا و کۆتایی ئیسلامە، قسەکە لەسەر ئەوەیە ئەمەد بۆچی هێناوە ئەم پاساوی ئەوەی کە ئەمە بۆچوونی زانایانە بە کوردێکی. الحمد لله رب العالمين وصلوات الله وسلامه وبركاته على جميع الأنبياء والمرسلين خصوصا سيدهم وإمامهم وخاتمهم سيد الأولين والآخرين محمد وآله أجمعين. كاك پەیوەند ئێمە لە ئاڵلقەکانی پێشوودا باسمان کرد، هەم پێناسەی بیدعەتمان کرد و هەم پێناسەی هەڵس و کەوتمان کرد و پێناسەی عیبادەتمان کرد. جا بەلەبەر چاوگرتنی ئەوەی کە لە ئاڵلقەکانی ڕابردوودا گوتومانە کە ئەوی لە ڕابردوودا گوتمان دەبێت تەبناغە بۆ ئەو ئەنجامگیریەی کە ئێمە لێرە لەسەری بنیاتمان ناوە. هەر لە قسەی ئیبن باز و ئیبن عوثەیمینەوە ڕەحمەتی خۆیان لێبێ هێنام. بۆ وێنە ئیبن باز دەڵێ بیدعات كل عبادة أحدثها الناس وليس لها أصل في الكتاب ولا في السنة. هەر خواپەرستیە کە خەڵک دایان هێنابێ بەڵام لە قورئان و سونەتدا بەڵگەی نەبێت و بناغەیەکی نەبێ. ئیبن عوثەیمین ڕەحمەتی خوای لێبێ ئەویش دەڵێ باسی بیدعەت دەکات، دەڵێ وەضابیطها ئەوەی کە پێناسەی دەکا و چوارچێوەی بۆ دادەنێ كل عبادة لم يشرعه الله، هەر خواپەرستیەکە کە خوا داینە نابێ. کەواتە بیدعات وەکو لە ڕابردوو زۆر باسمان کرد تایبەتە بە بواری عیبادەتەوە
کە دەڵێن تایبەتە بە بواری عیبادەتەوە واتە عیبادەت چ لە ڕووی ئیمان و عەقیدەکەیەوە چ لە ڕووی دروشمەکانەوە و غەیری دروشمەکانیشەوە واتە عیبادەتی فیکری کە پەیوەندی بە بووناسی و ئیمان و عەقیدەوە هەیە و عیبادەتی کردەیی کە پەیوەندی بە دروشمەکانەوە هەیە هەر بۆیە لە درێژەی مێژووی ئیسلامدا هەموو ئەوانەی لە بواری ئیمان و عەقیدەدا شتێکیان داهێناوە دژوەستاوە لەگەڵ قورئان و سوننەتدا و دژوەستاوە لەگەڵەوەی کە پێشینی چاک لەسەری بوون بە ئەهلی بیدعیان لە قەڵەم داون یا ئەهلی بیدعەت یا ئەهل الأهواء یا الفرق بۆ وێنە خەواریج کە هەر کەسێک کە گوناحێکی گەورەی کرد بێ بە کافریان داناوە گوتیان ئەوە پێچەوانی قورئان و سوننەتە چونکە خوا سوبحانه وتعالى بازەکە دەفەرمێ وئین طائفتان من المؤمنین اقتتلوا ئەگەر دوو کۆمەڵە بڕواداران پێکەوە بە شەڕ هاتن واتە یەکتریش دەکوژن هەروەها سزای زینا و دەستبڕین و ڕێگری بۆ بڕواداران دابەزێنراون هەروەها معتەزیلە بە ئەهلی بیدعەت لە قەڵەم دراون لەبەرەوە کە لە ڕووی ئیمان و عەقیدەوە بۆ وێنە گوتوانە مرۆڤ بۆ خۆی بەدیهێنەری کردەوەکانی خۆیەتی هەروەها جەبریەکان کە گوتوانە ئینسان لە بەرامبەر ویستی خوادا وەکو پەڕەمریشێکەوە کە با دەیژۆڵێنێ یعنی توانایی و شایستەی مرۆڤ بۆ ئەنجامدانی کارەکانیان لێ وەرگرتووەتەوە و بۆ وێنە هەر کامێک لەوانی دیکە شیعە کە لە دژی هاوڵان قسەیان کردووە و ڕەخنەی بە ئینسافانەیان لێگرتوون و ئەو فەرمودانی کە لە ڕێی هاوڵان و بێمە گەیشتون ڕەتیان کردوونەوە ئەوان هەم بە ئەهلی بیدع لە قەڵەم دراون بۆ چکە لە ڕووی عەقیدە و عیبادەتەوە لە ڕووی عەقیدەوە بە پلەی یەکەم شتیان داهێناوە هەروەها هەندێک لە ئەهلی تەسەووف کە لە خۆ هەندێک خواپەرستیان داهێناون هەڵبەتە ئەهلی تەسەووفی کە نەک شەیخەکان و پێشەواکانیان پیاوێکی وەکو عەبدولقادری گەیلانی و شێخ جونەیدی بەغدادی و ئەوانە ئەبوو حامدی غەزالی و ئەوانە زۆر داکۆچیان کردووە لەسەر پابەندی بە قورئان و سوننەتەوە بەڵام دوای هەندێک خەڵکی دیکەیان کەوتۆتە گەڵ کە هەندێک شتیان داهێناوە لە بواری پەرستەشەکاندا ئەوانە هەر داهێنراوێک لە بواری عیبادەتدا بە چەمکە گشتیەکەی کە هەم لایەنی عەقیدە دەگرێت هەم لایەنی دروشمەکان بە بیدعەت لە قەڵەم دەدرێت و ئەو دوو زانایە کە من بە ئانقەست قسەی ئەو دوو زانانەم هێناوە چونکە هەندێک خەڵک گەنج و لاوی ئەم وڵاتەی ئێمە زۆر قسەی ئەوان بە بەڵگە دێننەوە ئەگەر نا خەڵکی دیکە شەیە قسەی وەکو وانی کرد بێ هەرچەندە وەکو بە ئەندازەی کە ئەوان ئەو شتانە زەق کردوێتەوە خەڵکی دیکە هەندێک زەق نەکردوێتەوە بەڕاستی کە ئێساش خۆتان دەزانن سعودیە و عالمەکانی سعودیە چۆن بێدەنگ بوون لە بەرامبەر محەممەد بن سەلماندا کە هەر یەکجاری کودەتای کردو بەسەر نەکرد فکری وەهابیدا هەر بەسەر ئیسلامەتی و مسلمانەتیشدا بەڵام بە هەر حاڵ ئەوان خۆیان زۆر داکۆچی دەکەن لەسەرەوە کە بیدعەت پەیوەستە بە بواری عیبادەتەوە بە هەردوو بەشەکەی باشە هاتێک کە ئێمە تەماشای یاد و بۆن و جەژنەکان دەکەین مامەڵەی بینی خۆمانن مامەڵەی بینی مرۆڤەکانن پەیوەندیان بە مامەڵەی ئێمە لە خزمەت خوادا نییە چونکە یعنی عیبادەت بە هەردوو بەشەکەیەوە چی ئیمان و عەقیدە بریتێرەوە کە تۆ چۆن تەماشای خوای پەروەردگار دەکەی فریشتەکانی خوا ڕۆژی دوایی کتێبەکانی خوا پێغەمبەرانی خوا نەخشە و ئەندازەگیری خوا و پاشان چۆن مامەڵە لە خزمەت خوادا دەکەی چۆن نوێژ دەکەی ڕکوع و سەجدە و ڕۆژوگرتن و قوربانی سەربڕین و حەج و عومرە و ئەوانە کەواتە عیبادەت یعنی مامەڵە لە خزمەت خوادا بەڵام بیدعەت ناچێتە ئەو خانەیەوە کە ئەمە بناغەی قسەکانە و ئەلێرەدا دەبێت وەکو عەرەب دەڵێن عوقدەة العقد گرێی هەموو گرێیەکان ئەمەیە جا من لێوێدا هێناومە گوتومە هەر ئیبن باز و ئیبن عوثەیمین ڕەحمەتی خۆیان لێ خۆیان پێشتر دەڵێن بیدعەت هیچ پەیوەست نییە بە بواری معاملاتەوە هەتاکو ئیبن باز دەڵێ ئەگەر کەسێ عەقدێکی غەڵەتی کردبێ عەقدێک ینی گرێبەستێکی هاوسەرگیری بێ کڕن فرۆشتە مامەڵی هەرچییە ئەگەر هەڵەش بێ پێی ناگوترێ بیدعەت
بەڵکو پێی دەگوترێ عەقد باطل بۆ چونکە لە بواری عیبادەتدا ئەگەر شتێک دابهێنرێ پێی دەگوترێ بدعەت بەڵام لە بواری هەڵسو کەوتەکاندا پێی دەگوترێ ناشەرعی ناحەق هەروەها ئیبن عوثەیمینیش هەمان شت دەڵێ دەیکەواتە ئەوە هەر بە قسەی خۆیان دەژیرێن کە تۆ دەڵێ بدعات تایبەتە بە بواری عیبادەتەوە وەرە بۆم باسکە بزانم ئەگەر خەڵک یادی بۆ وێنە ڕۆژی لەدایکبوونی پێغەمبەر صلی الله علیه وسلم دەکاتەوە خەڵک یادی ڕۆژی دار و درەخت دەکاتەوە ڕۆژ و ڕۆژنامەنووسان دەکاتەوە ڕۆژی منداڵ دەکاتەوە چ پەیوەندی بەوە هەیە ئەوە هەڵسوکەوتی بینی خۆمانە کەواتە ئەگەر هەڵەیەکی تێدا هەبێ بۆ وێنە تێکەڵی ناشەرعی نێوان پیاوان و ئافرەتان یاخود قسەی هەڵەی تێدا بکرێ ئەو کاتە دەڵێنەوە قسەی شتێکی هەڵەیە مامەڵەیەکی هەڵەیە بەڵام ناڵێن بدعەتە چونکە بدعەت تایبەتە بە بواری پەرستشەکانەوە بەڵێ مامۆستا هەڵبەت ئەوان ئەڵێن داکۆچی لەواکەن کە ئیسلام دینێکی تەواوە و نابێ هیچی لێ زیاد بکرێ بەڵام قسەکە لەسەر ئەوەیە مامۆستا پرسیارەکە ئەوەیە ئەوانەیە گەر داکۆچی لە هەڵسو کەوتێکەکەن لە بۆنەیەکەکەن لە هەشتێک لەو بابەت هەیە ئایا ئەوان داکۆچی لەوە ئەکەن کە شتێک لە دین زیادکەن یاخود وەکو جەنابەت لە ئەڵلقەکانی دیکەشان ڕوونت کردەوە کە داکۆچیەکە بەوەیە کە ئەمانە تێکەڵ بە یەکتری نەبن و ئەوە ڕوون ببێتەوە کامە عیبادەتە و کامەش هەڵسو کەوتەکانە کاک پەیوەندجا لێرەدا ئەگەر ئێمە ئەو گرێمان کردەوە ئەو گرەیە کە بدعەت چییە بەڵام کە پێناسەمان کردوای پێشی و پابەند بین تا کۆتایی خەڵ چونکە هەندێک لە زانایان جاری وایە شتێکیان پێناسە کردووە دوایی لە تەطبیقی ئەو پێناسەی خۆیاندا یاخود لە پێوە پابەندبوونیدا لەوێدا خەلەلیان لێ پەیدا بووە ئەگەر ئێمە گوتمان بدعەت بریتیە لەوە کە شتێک لە بواری خواپەرستیدا دابهێنرێ بە هەردوو بەشی ئیمان و عەقیدە و دروشمەکانەوە باشە ڕاستە هەر شتێک لە دیندا دابهێنرێ وەکو ئیمان و عەقیدە وەکو پەرستشەکان ئەو بە تەکید شتێک زیاد کراوە لە دیندا و ئەوەش مەرفوضە وەکو پێغەمبەر عەلەیهی السەڵاتو وەسەلام فەرموویەتی من عمل عملا ليس عليه أمرنا فهو رد لە صحیح مسلم داهاتووە هەر کەسێک کارێک بکە فەرمانی ئێمەی لەسەر نەبێ ڕەت کراوەیە ئایا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەگشتی مەبەستی بۆ هەر کەسێک کاری بکە فەرمانی ئێمەی لەسەر نەبێ ئەگەر وا بڵێین خۆمان عاسێ دەکەین کەی لە سەردەمی پێغەمبەردا صلی الله عليه وسلم کۆشک و باڵەخانە دروست کراون کەنجێ جادە و ڕێوبانی قیرتاو دروست کراون کەنجێ سایرە و پاپۆر و تایرە دروست کراون کەواتە ئەوانە هیچیان ئەمر فەرمانی پێغەمبەریان لەسەر نییە عەلەیهی سەڵات وسەلام فڵان شتە بکەن کەی وەکو ئێستا مزگەوتەکان کاتی خۆی وەکو ئێستا بوون کەی بە بڕیندگۆ مەسەلەن وتاربێژ قسەی کردووە کەواتە نا کە دەفەرمێ من أحدث في أمرنا هذا ما ليس منه فهو رد هەر کەسێ لەم کارەی ئێمەدا واتە لە بواری هەموو عولەما وا دەڵێن لە بواری پەرستشەکاندا لە بواری ئیمان و عەقیدە و لە بواری دروشمەکاندا ئەگەر شتێک لێرەدا دابهێنرێ ئەوە ڕەت کراوەیە هەروەها کە دەفەرمێن عمل عملا ليس عليه أمرنا فهو رد هەر کەسێک کارێک بکە فەرمانی ئێمەی لەسەر نەبێ ڕەت کراوەیە دیسان لە بواری عەقیدە و عیبادەتدا بۆ مەکاتی خۆ زۆرمان باس کرد کە لە بواری عەقیدە و عیبادەتدا شەریعەت چۆتە نێو وردەکاریەکانەوە وەکو عەرەب دەڵێن وەضع النقاط على الحروف خاڵەکانی خستونە سەر پیتەکان تۆ تەماشا بکە ئەگەر ئێمە تەماشای نوێژ بکەین پێغەمبەری خاتم صلی الله عليه وسلم نوێژی کردو لە بەرچاوی هاوڵان ئەمە لە صحیح بوخاری مسلمدا هاتووە نەک جارێک چەند جارێکیش لەسەر مینبەر نوێژی کردووە دوایی فەرموویەتی صەلوو کەما ڕەئەیتمونی ئوصەلی نوێژ بکەن وەکو چۆن منتان بینی نوێژم کرد چۆن ڕادەوەستم و چۆن دەچمە ڕکوع و چۆن هەڵدەستمەوە و دەچمە سەجدە و نێوان سەجدەکان ئابەو شێوەیە باشە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام حەجی کردووە دوای فەرموویەتی لتەأخذوا عنی مناسککم لعلی لا ئەلقاکم بعد عامی هذا خواپەرزیەکانم لێ وەربگرن خواپەرزیەکانی حەج کە پێیان دەگوترێت مەناسیک کۆی مەنسیک کەواتە دروشمەکان ڕەنگە دوای ئەم ساڵە پێتان نەگەمەوە واتە کۆتا حەج بێ دوای ناوی لێندرا حەجی ماڵ ئاوایی حەجەت الوداع هەروەها پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم
چۆن پاڕاوەتەوە لە خزمەت خوای پەروەردگاردا و چۆن کارەکانی دەکەی کە ئیمان و عەقیدەکەی چۆن بووە ئەوە هەمووی بۆ ئێمە مولزیمە 100% و دەبێ ئێمە ئیمان و عەقیدەمان و پەرستشەکانمان موو بە موو هوی پێغەمبەر بێ عەلەیهی سەڵات وەسەلام بۆ ئەو ئەمڕەیە کە بە وەحی بۆی هاتووە و ئەوەیە کە شەریعەت چۆتە نێو وردەکاریەکانەوە و نقطەی تێدا خستوونە سەر پیت مەجالی عەقڵی تێدا نییە ئێمە بزانین خوا سبحانه وتعالى دەبێت خاوەنی چه سیفەتێک بێ و خوا دەبێت چۆن بپەرسترێت چۆن بەندایەتی بۆ بکرێ و ڕۆژی دوایی چۆنە ئەمە عەقڵ ناچێتە نێو ئەوە و پاشان پێغەمبەران عەلەیهیمۇ الصەڵاة وەسەلام چۆن بوون ژمارەیان چۆن بووە و سیرە و ژیانیان چۆن بوو دەبێت خۆ بمان باسکە هەروەها بەهەشت و دۆزەخ هەروەها فریشتەکان کتێبەکانی خوا چەند بوون چۆن بوون چیان تێدا بووە ئەمە هەمووی بە وەحی دابەزێنراوە ئەمە بۆ بواری عەقیدەیە و پاشە بواری عیبادەتی چۆن لە خزمەت خوادا پەرستشەکان بکەین بۆیە لێرەدا هەر شتێک زیاد بکرێ بە بیدعەت دادەدرێ هەر شتێک زیاد بکرێ بە داهێنراو دادەندرێ داهێنراوێکی خراپ پەیداکراوێکی خراپ کە دەفەرمێ من أحدث في أمرنا هذا ما ليس منه فهو رد من عمل عملا ليس عليه أمر فهو رد لە بواری عیبادەت و عەقیدەدا بەڵام ئەدی لە بواری هەڵس و کەوتەکاندا ئێمە لە بواری عەقیدە و عیبادەتدا هەموو پەیداکردێک حرامە یعنی بۆ وێنە کەسێک هەر لە خۆ بۆی نییە بڵێ من نێتم لێ دەکەم دوورکار نوێژی فلان شتە یا فلان ڕۆژۆ دەگرم دەبێ ڕۆژوگرتن وەکوی پێغەمبەر بێ عەلەیهی سەڵات وسەلام نوێژەکەت وەکوی ئەو بێ خواپەرستیەکەت وەکوی ئەو بێ بەڵام ئێمە مولزەمین پۆشاکمان وەکوی پۆشاکی پێغەمبەر بێ عەلەیهی سەڵات وسەلام ئەو ئامڕازەی کە سواری دەبین بۆ سەفەر وەکوی پێغەمبەر بێ سواری حوشتر و ئێستر و کەر بووە نەخێر ئایا ئێمە مولزەمین پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام چی خواردووە لە ڕۆژگاری خۆیدا ئەمەش هەر ئەوە بخۆین نەخێر بۆ هەروەها ئایا پێغەمبەری خوا بە چیش جەنگی کردووە بە تیر و کەوان و بە شمشێر و ئێمەش مولزەمین هەر بۆ شەڕ بکەین نەخێر بۆ ئەوە هەمووی دەکەونە بواری هەڵس و کەوتەکانەوە لە هەڵس و کەوتەکاندا ئەسڵ داهێنانە وەکو چۆن لە پەرستشەکاندا ئەسڵ شوێنکەوتنە ئیتیباع چۆن پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام خواپەرستی کردی وای بپەرستی بەڵام لە هەڵس و کەوتەکاندا ئەسڵ داهێنانە تەماشای ژینگەی خۆت دەکەی تەماشای دەوروبەری خۆت دەکەی و تەماشای بەرژەوەندی دەکەی چونکە سەنجی مەحەک لە خواپەرستیەکاندا شوێنکەوتنی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام ئەوە تەرازویە بەڵام لە هەڵس و کەوتەکاندا سەنجی مەحەک هێنانەتی بەرژەوەندیە بەرژەوەندی چۆن بهێندرێتە دی دەبێ وا بکرێ بۆیە لە بواری هەڵس و کەوتەکاندا مسڵمانان دەستیان کرا و ئاوەڵایە بەڵام لە بواری پەرستشەکاندا دەستیان بەسراوە دەبێ شەریعەت چی وتووە وا بکەن کاتی خۆشی ئەو فەرمایشتەمان هێنایەوە ئەو ڕووداوەکە ڕۆژێ پێغەمبەر صلی الله علیه وسلم ئیشی لە هاوڵانی بینی لەبەر خۆردانیشت بوو خەڵکێک دەوریان لێدا بوو ئەوی فەرمی ئەوە چییە گوتیانەوە ئەبوو ئیسرائیلە فەرمی دەی بۆ چی دەکا گوتیانەوە نەذری کردو بە ڕۆژوو بێ قسە نەکا نەچێتە بەرسێبەریش و هەر لەبەر خۆرە تاو بێ پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام فەرمی پێی بڵێن بە ڕۆژەکەی تەواوکە هەر ئەوەی شەرعیە ئەمما قسە نەکا نەخێر لە شەریعەتی ئێمەدا قسە نەکردن نییە لەگەڵ ڕۆژوگرتندا نەچێتە بەرسێبەر نەخێر ئەوە نییە هەر لەبەر خۆرە تاو بێ ئەوانە هەم ڕەت کراون سێشتی داهێنابوون لە خواپەرستیەکەیدا سێشتەکەی کە داهێنابوون ڕەت کرانەوە خواپەرستیەکە و خۆی کە ڕۆژوگرتنی هێشتەوە ئەمە لە سەحیح بوخاری داهاتووە کەواتە حەدیثەکان کە دەفەرمون هەر کەسێ شتێک دابێنێ لەم کارەی ئێمەدا واتە لە بواری عەقیدە و عیبادەتدا کە شەریعەت چۆتە نێو وردەکاریەکانەوە و نوختەی خستونە سەرپیت نەگر لە بواری هەڵس و کەوتەکانەوە کە ئەگەر وابێ دەبوایە ئێمە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام چی پۆشیوە و چی خواردووە و ئامڕازێکی بەکارهێناوە لە هەموو شتێک دەبێ ئاوا بکەین کە بە تەکید ئەوە هیچ زانایەک وای نەگوتووەوە بێگومان ئەوەیە کە پێ دەگوترێت فەندەمینتالیزم ئەوە لە ئەسڵدا نەسڕانیەکان ئەویان داهێنا ئەم زاراوەیە لە ئەوروپا پەیدا بوو فەندەمینتالیزم واتۆ بە دوای ئەسڵ کەوتن ئەوان دەیانگوت دەبێ وەختی خۆ چۆن بوومن هەروابین
ئەوە لە مێژوودا ژیانە مامۆستا ئەوە بەجێمانە. باشە بۆچی هەر زانانی سعودی زۆر پێداگیری لەسەر حرامبوونی بۆنەکانەکەن تەسەوەری ئەوە کرێ کە خۆزانای تریش هەیە دنیا پڕە لە زانە ئاینی بەڵام ئەوان زۆر تەشەدودیان زۆرە و هەروە پێداگیری زۆر لەسەر حرامی بۆنەکانەکەن جگە لە ئەوەی کە حەجی پیرۆز و عومرە لە وڵاتەکان نەکرێ هەستەکەی کە وڵاتێکی زۆر بێبوونەیە نازەم ئاەت ئەمەش تا چ ئەندازە کاریگەری هەیە ئەوە دەبێت زۆری قسان لەسەر بکەین بەڵێ کاک پەیوەند جارێ وانە هەر لەوێ وابێ بەڵام لە سعودیە ئێستا نا کاتی خۆی ڕەوازی زۆر دەدرا بەو بیرۆکانە و پارە و ئیمکانەتی زۆریشان بەدەستەوە بوو و خەڵک کە دەچوو بۆ حەج و عومڕە ئەوانە هەر حاجیەک هەر معتەمیرێک کە دەچوو نامیلکە و کتێبیان دەدانێ بە بەلاش گوێ لێ گیانەکەم لە ئەنجامی ئەوەدا ئەو بیرۆکانە زۆر ڕەوازیان پەیدا کرد زۆر بڵاو بوونەوە بە بەلاش ئیمکانەتێکی زەبەلاحیان لە پشتەوە بوو و نەکرد لێرە لە وڵاتانی ڕۆژئاواژە موسڵمانانی کە لەوێن کتێب و نامیلکەیان بە بەلاش دەدرێت چاپ دەکرێت بڵاو دەکرێتەوە ئەوانە بەڵام ئێستا تەمەنەوە وانەما ئێستا جا کەواتە هەر لەوێ نەبووە بەڵام لەوێوە زیاتر تەڕویجی پێدرا و ڕەوازی پێدراوە یەک دوو ئەوە ڕاستە لەوێ با من پێت بڵێم بۆ تۆش و بۆ بینەران و بیسەرانی بەڕێزیش مەذهبی حەنبەلی نەک خودی ئیمام ئەحمەد ڕەحمەتی خوای لێ بکە پێشەوایەکی گەورەیە و یەکێکە لە زانا بەرجەستەکانی ئیسلام و پێشەوایکی زۆر خۆڕاگریش بووە بەڵام دوایی حەنبەلیەکان زۆر دەقگەرا بوون و لە تەماشاکردنی دینیشدا زۆر ظاهیری بوون تەماشای ڕواڵەتی دەقەکانیان کردو زیاتر وەگە تەماشای تاریخی تەبەری بکەی و تاریخی ئیبن کەثیر بکەی و تاریخی ئیبن الئەثیر بکەی تەماشا دەکەی هەراو کێشەی زۆر لە بەغدا لە نێوان حەنابیلە و ئەحناف حەنابیلە و شەوافیع زۆر هەراو کێشە پەیدا بووە حەنبەلیەکان زیاتر بەلای دەقگەرایی داشکاونەوە بەلای تەنیا ڕواڵەت تەماشاکردنی دەقەکان داشکاونەوە زانانی دیکە گوتویانە دەبێت تەماشای مەغزا و مەڕامی دەقەکان بکەین بە هەر حاڵ مەذهبی حەنبەلی ئەوە فۆرمەکەیەتی بەگشتی کە زیاتر دەقگەرایە و زیاتر ڕووکەشبینە بۆ دەقەکان هۆکارێکی دیکەش ئەوەیە کە ئەو ژینگەیە کە ئەو مەذهبەی تێدایە کاک پەیوەند زۆر کاریگەری هەیە لەسەر بیرۆبۆچوونی مرۆڤ من قسەیەکی مامۆستای گەورەی کوێ بێنمەوە لە تەفسیرەکەی خۆیدا باسی بابی دەکا باسی مامۆستا مەلا عەبدوڵڵای جەلیزادە دەڵێ بابم هیچی کەمتر نەبوو لە شێخ محەممەد عەبدە و جەمالەدینی ئەفغانی بەڵام لە پەڕگەی کۆیەدا مرد پەڕگە کۆیە بەنسبەت قاهیڕە و بەنسبەت بەغدا و شوێنە قەڵەباڵغەکان پەڕگە بووە لە ڕاستیە ژینگەی کە مرۆڤ تێدا دەژی کاریگەری لەسەر مرۆڤ هەیە بۆیە خۆی پەروەردگار پێغەمبەرانی عەلەیهیمۇ الصەڵاتو وەسەلام لە شارە قەڵەباڵغەکاندا ناردوون من ئەهلی القوڕا قوڕا کۆی قەڕیە یعنی شاری گەورە قەڵەباڵغی گەورە نەک لە شوێرەدەیەک و نەک لە بیابانێک و خەڵکێکی دەوار نشین کە ئاسۆی فیکریان کورتە ئاسۆی فیکریان تەسکە ئەجا مەذهبی حەنبەلی گەر تەماشای بکەی زیاتر لەکوێ هەیە زیاتر لە حیجاز هەیە ئەهلی حیجاز جەمەع حەنبەلی مەذهبیش نین بەڵام زیاتر لەوێ هەیە ئەوێ تابعێکی سەحرایی بیابانی هەیە هەتا ئەم دوایانە هەر دەوارنشین بوون زیاتر و کۆچەری بوون ئێوە هەمی کاریگەری هەیە لەسەر بیرکردنەوەی زانایان باشە زانایەکە لە شوێنێکی دەوارنشین لە بیابان نشینێک لە نێو خەڵکێکی کۆچەریدا خەڵکی کۆچەری گرفت و کێشەکانیان چین ئەو شتانە کە پەیوەندی بە ژیانی خۆیانەوە هەیە بەڵام خەڵکێک کە لە شاری قەڵەباڵغ و لە وڵاتی قەڵەباڵغدا دەژێ لەوێ جۆرە کێشە و گرفتی دیکە دەبن و پرس بەو زانایە دەکەن بۆی ئەو زانایە بە ناچاری ئاسۆی فیکر و زەینی فراوان دەبێت بە ناچاری دێ بگەڕێتەوە بۆ قورئان و سونەت بۆ دیتنەوە و دۆزینەوە چارەسەری ئەو گرفت و کێشانەی کە لەوێ پەیدا بوون
بۆیە تۆ تەماشای کە تەماشای فیقی حەنبەلی دەکەی ئەوە ئیبن تەیمیە ڕەحمەتی خوای لێبێەوە ئیبن القەیم فراوانیان کرد ئەگەرنە لە ڕاستیدا فیقێکی بەرتەسکە بەڵام تۆ تەماشای فیقی بۆ حەنیفە بکە کە دەوڵەتی عەباسی پێبەڕێوە چووە و دوای دەوڵەتی عوثمانی پێبەڕێوە چووە فیقهێک دەوڵەت بەڕێوە بەرێ ئیجتیهادات و بۆچوونی تازە و نوێ و ئەوانەی تێدا پەیدا دەبن تەماشای مەذهەبی شافعی بکە کە دەوڵەتی ئەیوبی پێبەڕێوە چووە و دەوڵەتی مەمالیکی پێبەڕێوە چووە لە میسر تەماشای مەزەی مالی بکە کە مڕابیطون و دەوڵەتەکانی کە لە ئەفریقا بوون و دەوڵەتی ئومەوی لە ئەندەلوس بە مەزەی مالیک بەڕێوە چووە بۆی مەذهبەکە فراوان بووە بەڵام مەذهبی حەنبەلی تەماشاکە چه دەوڵەتی پێبەڕێوە چووە هەر لەو دوادواد ئەوەی کە محەممەدی کوڕی عەبدولوهاب و دووسێ دەوڵەتی سعودی پەیدا بوون ئەویش هەر لەو بە مۆرکی بیابانی و خەڵکیشی دەوارنشین و کۆچەریەوە بۆیە مەذهبەکە زۆر فراوان نەبووە ئەو ژینگەیە کە ئەوان تێدا ژیان ئەو زانایانە تۆ تەماشا بکە تا ئەو ساڵانەش داگو نابێ ئافرە سارە لێ بخۆڕێ ئێستا بەو قەید و بەندانەوە نەمان ێ باشە لە سەردەمی پێغەمبەردا عەلەیهی سەڵات وسەلام ئافرەت حوشتری لێ خوڕیوە تا لە صحیح بوخاری هاتووە دەڵێ ڕۆژێک ئافرەتێک سواری حوشترێک بوو کەوتە خوار پێغەمبەر و عەلەیهی سەڵات وسەلام هاوڵانیش ڕویان وەرسوڕاند دوایەکێک لە هاوڵان فەرمووی یا ڕەسوڵڵە ئینەها متەسەرویرەتون ئەو ئافرەتە شەڕواری لە پێیە ئێدەوتی قەیناکە ئەگەر تەماشاشی کەین بڵین کە هەڵیستێنینەوە یا هاوکاری بکەینەوەوانە مەبەست ئەوەیە کە ئافرەت حوشتری لێ خوڕیوە حوشتر لێ خوڕی لەگەڵ سا لێ خوڕی زۆری فەرقە باشە بۆ لە سەردەمی پێغەمبەر ڕێگەدرا ئافرەت حوشتر لێ بخوڕێ کاک زانای سعودی ئەگەر بیر و بۆچوونەکەت هەڵقوڵاوی دواکەوتویتی کۆمەلگایەکەت نییە چ علاقەی بە ئیسلامۆ نییە بۆ تو ڕێنادەی سار لێ بخڕە بە موحتەشەمی بەڕێکی مەبەستم ئەوەیە کە زۆر شتی دیکە کە بە حرامیان زانین هەر جارێ کاتی خۆ ڕسمی فۆتۆغرافی الدليل الوافي على تحريم التصوير الفوتوغرافي كتاب يعني سيبزا اواني السعوديه عادتها يعني دائم عنواني تبقى بس سجع دينا يا مثلا كحرشتي كاتي خوي كسكيشه من دفر شو ملاكاني وهندي على المكاني كتاب يعني سيوا كأو حرامه سكيشه من دفر نابي بي خلق دبي هرب بيانو بولاخ او انا بين بو حجو او نابي بس واري شمن دفر بقطار او انا بين او براسي بيوندي هي بجينغكوا وب مەذهبەکەوە کە دەوڵەتی پێبڕێوە نەبەردراوە و ئەگەنا لە مەڕێزمان هەیە بە هەموو زانایانی ئیسلام ئێستا لەو دوایە تەمان بڵێن لە سعودیەش وەکو گوتم ئومێدم وایە هەر لە ئەنجامی قوڵتر تێگەیشتنیان بێت لە قورئان و سونەت نەک لە ئەنجامی لەگەڵ هەوای دەسەڵاتدار ڕۆیشتن دەستکاری زۆر لە فتواکانیان کردوەوە کە وەختی خۆی هەموو دنیا دەیگوت با بە غەڵەتن ئێوە کەچی هەر دەست بەرداری نەدەبن بە قسەی زانانیان کرد بەڵام کە دەسەڵاتەکە ڕێڕەوەکەی گۆڕی ئەوانی شەوەوردە و دەڕێڕەوەکەیان گۆڕیەوە مامەسا ئەگەر سیر بکەی زۆرتر ئەوان بنیادی بۆچوونەکانیان لەسەر بۆنەیەکی وەکو پیادی پێغەمبەر صلی الله علیه وسلم و بۆنێ مەولودە و ئەوان ڕاشکاوەڵە نەمە داهێنراوە بیدعەیە بەڵام ئایا فتوادان لە ڕوانگەی بۆ نمونە بۆنێکی وەکو بۆنەی یادی لە دایکبوونی پێغەمبەر صلی الله علیه وسلم کە بۆنێکی باوا بڵێن عیبادەتی لێدێ فتوادان بۆ تەواوی بۆنەکانی تر شتێکی دروستە مامۆستا نەخێر بەڵام جاری دیکەش هەر ئەومان ڕاست کردوتەوە کە دەگوترێ مەولودی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام ئەو شتێ هەڵەیە دێ بگوترێ مەولیدی پێغەمبەر صلی الله علیه و گەوشەکە بە عەرەبی بگوترێ مەولید یا مەولید یعنی کاتی لەدایک بوون بەڵام مەولود یعنی لەدایک بوو یعنی پێغەمبەر صلی الله علیه و خۆی مەولودەکەیە مەولود یعنی لەدایک بوو مەولید یعنی کاتی لەدایک لە کوردەواری هەن ئەو ناوە ڕێوە دەمێ بۆ کوردەواری ئەوان بۆ ئەوەشان بۆ ڕاستکەمەوە کە زۆر شتەکەشیان بۆ ڕاستەکەینەوە مولزەمیشین کە شتی شت بۆ خەڵک ڕاستکەینەوە ئەوە یەک بەنسبەت بێژەکەیەوە بەنسبەت نێوەڕۆکەکەیەوە ئەمیش دەڵێم یادکردنەوەی لە دایکبوونی پێغەمبەر صلی الله علیه و شتێکی داهێنراوە بەڵام داهێنراوە لە بواری هەڵسو کەوتەکاندا کەسێک ئەوە بە عیبادەت بزانێ ئەوە دیارە بۆی بە بیدعەت لە قەڵم دەدرێ بەڵام عیبادەت نییە چونکە عیبادەت ئەوەی کە خوا و پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم دایانناوە غەیری ئەوە بە عیبادەت لە قەڵم نادرێ
چ لە بواری ئیمان و عەقیدەدا چ لە بواری پەرستشەکاندا. بەڵام بە تەکید یادکردنەوەی لەدایکبوونی پێغەمبەر صلی الله علیه و سەلەم پەیدا کرا، بەڵام کە پەیدا کرا لەبواری هەڵسو کەوتەکاندا پەیدا کرا. جا بۆ زانیاری جەنابەت و بینەران و بیسەرانی بەڕێزیش لە سعودیە نازانم ئێستا ساڵانە یادی لەدایکبوونی محەممەدی کوڕی عەبدولوهابیان دەکردەوە بە بیدعەتیان دانەدەنا. ئێتۆ پێغەمبەری خاتەم عەلەیهی سەڵات وسەلام موسڵمانانێک دابنیشن یادی بکەنەوە دەڵێ ئەوە بیدعەتە بەڵکو هەیە قسەی زۆر قورسی کردووە کە هەندێک لەوانی کە ئەم پێیان دەڵێم بڵێن عەقڵ تەسک و دڵگچکە دائیم وشەی قورس بەرامبەر بە نارەکانی خۆیان بەکاردێنن ئەوە پێچەوانی عادەتی عولەمایە. عولەما گویانە تۆ لەوەدا بە هەڵەداچووی و نەت پێکاوە ئەمما بێنن بڵێن وڵات تۆ فاسقی و فاجیری و بەڵکو کافری و لە دین دەرچووی ئەوە قسەی عولەما نییە. قسەی عولەما نییە. عولەما بە کەسێک کە بیدعەتێکی دانا پێیان گوتو ئەهلی بیدع، بەڵام هەر مسلمانێک شتێکی کردبێ پێچەوانی بۆ چوونیوان بێ نەیان گوتو ئەهلی بیدع و قسەی قورسیان پێ نەگوت وەکتوانە بە هەڵەداچووە. جا یادی لەدایکبوونی پێغەمبەر صلی الله علیه و سەلەم بەتەکید دوای پەیدا کراوە، بەڵام لە بواری هەڵسو کەوتەکاندایە وەکو زۆرشی دیکەشمان لە بواری هەڵسو کەوتەکاندا پەیدا کردووە. ئەو هەموو زانکۆوانەی کە هەن لە سەردەمی پێغەمبەردا بوون عەلەیهی سەڵات و ئەم زانکۆ و پەیمانگا و هەروەها زۆر شتی دیکە هەتا لە بواری دینداریدا ئەو هەموو کۆڕ و سیمینارانە کە دەبەسترێن، ئەو هەموو ئامڕازانە کە بەکار دەهێنرێن ئەنتەرنێت و مەسەر ئەوان لە سەردەمی پێغەمبەردا بوو عەلەیهی سەڵات و نەخێر ئێوە هەمووی پەیدا کراون. بەڵام لە بواری هەڵسو کەوتەکاندا پەیداکردن مادام بەرژەوەندی بێنێتە دی شتێکی زۆر پەسەندە، هەروەکو چۆن هەموو پەیداکردنێک لە بواری خواپەرستیەکاندا شتێکی ناپەسەندە و ڕەتکراوەیە، لە بواری هەڵسو کەوتەکاندا هەموو پەیداکردنێک باشە مادام بەرژەوەندی بێنێتە دی. ئەگەر تەماشای سیرەی خەلیفە ڕاشیدەکانیش بکەین خوالیان ڕازی بێ، ئەو بەکر و عومەر و عوسمان و عەلی و حەسەنی کوڕی عەلی خوالیان ڕازی بێ کە بە هەر پێنجیان دەکاتە 30 ساڵەکەی کە پێغەمبەر دەفەرمی عەلەیهی سەڵات وسەلام الخلافة بعدی 30 سنة ثم يكون ملكا، دوای دەبێتە مەلیکایەتی. جا ئەو 5 خەلیفە ڕاشیدە خوالیان ڕازی بێ تەماشا دەکەی هەر کامێکیان لە بواری بەڕێوەبردنی کۆمەڵگادا، لە بواری حکمڕانیدا، لە بواری ئابووریدا، لە بواری کۆمەڵایەتیدا، لە بواری جەنگ و ئاشتیدا شتی داهێناوە. یعنی پایتەختی دەوڵەتی ئیسلامی هەر لە مەدینە بوو لە سەردەمی ئەو بەکر و عومەر و عوسماندا. عەلی خوالی ڕازی بێ پایتەختەکەی گواستەوە بۆ کوفە، خەڵکەکە ئەوانەی کە پشگیران دەکە زیاتر لێ بوون، ئەوەش زیاتر قوڵایی دەوڵەتی ئیسلامی بوو. لە سەردەمی معاویەدا گواستیەوە بۆ دیمەشق بۆ شام، لە سەردەمی عوسمانیەکاندا گواستیانەوە بۆ ئەستەمبوڵ، لە سەردەمی مەمالیکدا لە میسر بوو. تەماشا دەکەی ینی لە هەموو بوارەکاندا هەر کام لە حکمڕانان لە زانایان تەماشایان کردووە لە ڕۆژگاری ئەودا چی بکرێت چاکە چۆن بەرژەوەندی زیاتر تحقیق دەبێت جێبەجێ دەبێت وایان کردووە. بەڵام خواپەرستیەکان هەروە خۆیانن. ئێستا ئێمە دەڵێن 5 فەرزەی نوێژ، ئەو هەموو زانانە هاتوون کەسێک باسی 6 فەرزانی کردووە نەخێر. هەر دەڵێن لە تەمەندا جارێک حەج واجبە، کەس دەڵێ 2 جار نەخێر. و زەکات مەسەن بەو شێوەیە دەدرێت، ڕۆژوگرتن مانگی ڕەمەزان دەبێت لە مانگی ڕەمەزاندا بێ، و دوعا و پاڕانەوە و نەذر و قوربانی و هەموو ئەو شتانە دقت دەگری قاڵبێکی دیاریکراویان هەیە شەریعەت چۆن دایناو ئەوە. بەڵام بواری حکمڕانی و ئیدارەدانی کۆمەلگا و هەڵسو کەوتە ئابووریەکان و ژیان و گوزەرانی خەڵکو و بەرگ و پۆشاک و ئامڕازەکانی کە بەکاری دێنن، یعنی لە هەر شوێنە لەنێو ئومەتی پێغەمبەردا عەلەیهی سەڵات وسەلام زۆرێک عادات هەیە، زۆرێک نەرێت هەیە، زۆرێک پۆشاک هەیە، زۆرێک خواردن هەیە، ئامڕازەکانیان ژیان ئەو بوو ئەو بواری هەڵسو کەوتەکانە کە ئەسڵتیاندا داهێنانە. جا کەسێک یادی لەدایکبوونی پێغەمبەر صلی الله علیه و سەلەم بەخواپەرستی دابنێ بە تەکید دەڵێن تۆ شتێکی بیدعەتت کردووە، بەڵام لە بواری هەڵسو کەوتەکاندا ئەوجا تەماشای نێوەڕۆکەکەی دەکەین چۆن یادی لەدایکبوونی پێغەمبەر دەکرێتەوە عەلەیهی سەڵات وسەلام، یاخود چۆن یادی شەوڕۆ دەکرێتەوە، شەوڕۆ بەرزبوونەوە ئیسرا و میعراج، و یا چۆن یادی جەنگی بەدر دەکرێتەوە، یا چۆن یادی ئازادکردنی مەککە دەکرێتەوە، ئەوە بەنسبەت بۆنە دینیەکان، یاخود بەنسبەت خۆمانە بۆنە نیشتیمانیەکان، چۆن یادی ئەنفال دەکرێتەوە، چۆن یادی کیمیایی بارانی هەڵەبجە دەکرێتەوە، چۆن یادی کۆچڕەوەکە دەکرێتەوە، چۆن یادی دامەزرانی یەکەمین پەرلەمانی
دەکرێت لە هەرێمی کوردستاندا ئەگەر تەماشای نیوەڕۆکەکەی دەکەین ئەگەر شتی ناشەرعی تێدا بوو دەڵێ ئەوەی ناشەرعیە ئەگەر لە چوارچێوەی شەریعەتدا بوو دەوجە تەماشا دەکەین ئایا بەرژەوەندی تحقیق دەکا بە ئەندازەوە کە بەرژەوەندی دێنێتە دی ڕەوایە بە ئەندازەوە کە پێچەوانی بەرژەوەندیە ناڕەوایە. بەڵێ مامۆستا لەبەرەوەی کە ئەم بابەتێکە زۆر پەیوەندیدارە بە خەڵکەوە حەزم کرد پرسیارێکی تر بکەم بە شێوەیەکی تر مامۆستا هەر سەبارەت بە یادی لەدایکبوونی پێغەمبەر صلی الله علیه وسلم مامۆستایکی بەڕێزێتە پێشەوە مەسەن پرسیاری لێکێڵی ئەم یادە چۆناڵێ هیچ کام لە ئەوە جگە لەوەی کە لە سات وەختی پێغەمبەر صلی الله علیه وسلم خۆیان یادی شتیوان نەکراوەتەوە هیچ کام لە خەلیفەکان ئەم یادەی نەکردوێتەوە کەواتە شتێکی زیادەیە ئەمە لەلایەکی ترەوە پێ دەڵێ ئەم بۆنەیە مادام باسی سیرە پێغەمبەر صلی الله علیه وسلم کرێ بە بۆنەیەکی تقریبا ئاینی حسابەکرێ مادام دوعای تیاکرێ یعنی پێ دەڵێ ئەمە ینی بۆنەیەکی ئاینیە بە کوردیەکی بۆیە لەم بابەوە لەلایەک لە سەدری ئیسلامە هیچ کام لە خەلیفەی ڕاشیدین نان کردووە و بۆنەیەکیش ئەندازەیەکی زۆر مێژوەکەی زۆر دوور و درێژ نییە قسەکە لەسەر ئەوەیە لەلایەک ئاوات پێگوترێت لەلایەکی تریشۆ پێ دەگوترێ ئەمە بۆنەیەکی ئاینیە بۆیە مسلمانە بێ لێی دوورکەوێتەوە و هەروەها ئەمە بە بدعە حسابەکرێت. کاک پەیوەند بەنسبەتەوە کە کاتی خۆی لە سەدەمی خەلیفە ڕاشیدەکاندا و دواتریش نەبووە و زیاتر زانایان دەڵێن لە سەدەی شەشەمی کۆچی حوتەمی کۆچی داهێنراوە ئەمە ئەگەر ئێمە تەماشای بواری هەڵس و کەوتەکان بکەین هەر ئەوە دانەهێنراوە لە بواری هەڵس و کەوتەکاندا هەموو ژیانی مرۆڤەکان بریتێ لە داهێنان و پەیداکردن کەواتە ئێمە مادام دەڵێن ئەوە لە بواری عادەتدایە لە بواری هەڵس و کەوتەکاندایە ئەسڵ لە بواری هەڵس و کەوتەکاندا ڕەواییە مەگەر شتێک شەریعەت قەدەغەی کردبێ باشە کوا لەکوێدا هەیە لە چ دەقێکدا هەیە بڵێ ناوی یادی لایبوونی پێغەمبەر بکەنەوە عەلەیهی سەڵات وسەلام یادی شەوڕۆ بەرزبوونەوە بکەنەوە یادی جەنگی بەدر بکەنەوە یادی فڵان شتە بکەنەوە نییە کەواتە ئەسڵەکەی بریتێ لە ڕەوا پێدران تەماشا دەکەین ئەگەر بەرژەوەندی تحقیق کرد ئەو کاتە لە جێ خۆیدایە هەروەکو ئیبن باز دەڵێ لە بواری هەڵس و کەوتەکاندا ئەگەر کەسێک مامەڵەیەک بکە ئەگەر هەڵە بێ دەڵێن عەقد باتل بەڵێ ناڵێن بێدعەتە دەڵێن شتێکی ناڕەوایە بۆ لەبەرەوە کە بەرژەوەندی تحقیق ناکەیان پێچەوانی بنچینەکانی شەریعەتە بەنسبەت ئەوەش کە ئەو بەنسبەتەوە کە کاتی خۆی بڵێ نەبووە ئەوانە بە زۆشتی کەشمان داهێناوە ئەو هەموو زانستە ئیسلامیانە کە ئێستا هەن کەنجێ زانیاری قەواعیدی عەرەبی نەحو سەرف لە سەدەمی پێغەمبەردا نەبووە عەلەیهی سەڵات وسەلام زانستی بەلاغە ڕەوانبێژی نەبووە کەنجێ زانیاری فقه هەبووە بەو شێوەیە کەنجێ زانیاری ئوسولی فقه هەبووە علمی تەوحید و ئوسولی دین هەبووە تەجوید و قیراعات کەی هەبووە یعنی ئەمە دوایی ئەو شتانە پەیدا کراون و شوێنی تایبەتیان بۆ کراوەتەوەوانە پرسیارەکەی دیکەت کە مامۆستا لەگەڵ یەکێکی ترا تێکەڵی کەم بۆی هەر وەڵامەکەم دەستکەوە لەسەرم پرسیارەوە نەنەوەسم مامۆستا ئەوە وتمان لەبەرەوەی کە سیرەی پێغەمبەر صلی الله علیه وسلم خوێندرێتەوە تایە دوعا کرێ واروها بە بۆنەیەکی ئەندازەیەک ئاینی نزیکە لە بۆنەی ئاینیەوە ئەمە لەلایەکی ترەوە مامۆستا خەڵکی لەو ڕۆژەیە ئەندازەیەکی زۆر دڵخۆشن ینی سەیرکە سایەقێکی بەڕێزی تەکسیەک لە ڕۆژانی ترا ئەگەر بتبا بۆ شوێنێک بە 3000 دینار بە 2750 ناتبە بەڵام لەو ڕۆژای ئامادەیە بە خۆڕایی ینی بەبێ بە خابیل وەکو نازان وەکو خێرێک وەکو هەر شتێکی کە ناوێنی ئامادەیە خەڵکی بەبێ پارە بگوازێتەوە ئەو دوکانەی کە تۆ ناتوانانی ڕبع کیلۆیەک شیرینی مەسەلەن بۆ نمونە لێ بکڕی بەبێ پارە بەس سینیەک پاقلاوە هێنێتە پێشەوە و هەروەها جوچکەی کراوەیە بۆ ئەوەی کە مەسەلەن بۆ منە نەسیحەت و ئامۆژگاری و سیرەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم پێ بوترێ قسەکە لەسەرەوەی ئەم بۆنانە بەم شێوەیە ئەکرێت من ویستم جەنابەت ئەومان پێ بڵێ کە ئایا بۆنەکە بکرێ یان نەکرێ ئەگەرش کرێ بە چ شێوەیەک بکرێ کاک پەیوەند جارێ بکریان نەکرێت دەکەوێتەوە سەر خەڵک تاوان ئێمە یادی لەدایکبوونی پێغەمبەر صلی الله علیه وسلم و هەموو بۆنەکانی دیکەش هەر دەڵێن لە بازنەی ڕەوا پێدراندان خۆ کەس نەیگوتووە ئەوە فەرزە و سونەتە و هەر دەڵێن لە بازنەی ڕەوا پێدراندان بەڵێ جاری واشەیە موسڵمانانێکیش زێدەڕەوی دەکەن لەو بۆنانەدا
ئێمە زۆر جار گوتومە لەم شاری هەولێرە یادی لەدایکبوونی پێغەمبەر سەڵ بێتە پێشی خەڵک زۆر خۆمەشەوەش دەکا ئێ باشە بەشتی دیکە هەیە خێرتر پاداشتی زیاتر خەڵک گوێ پێ نادا دراوسەیەکی هەژاری هەیە خزمێکی لێ قەوماوی هەیە نەخۆشێکی بێدەرەتانی پێشک دێ ناچی هاوکاری بکە بەڵام یاد لەدایکبوونی پێغەمبەر سەڵ دێتە پێشێ زۆر حاتەمیانە دەبەخشێ و دەپڕژێنێ ئەوانە ئێ باشە بۆچی لەوێ وا دەکەی لێ واناکە بە حەقەتەوە زێدە ڕۆیی کردنە بەڵام ئێمە مسلمانان مولزەم نین ئەو یادی لەدایکبوونە بکەنەوە بەڵام کە کردیانەوە کەس حەقی نییە بڵێ حرامە ئەخی کوێی حرامە مسلمانە لەو ڕۆژەدا چی دەکەن ئەوەی کە زیاتر عادەتە و مەعهودە و زاندراوە ئەوەیە کە کۆ دەبنەوە مامۆستایەک دەبارەی ژیانی پێغەمبەر سەڵ قسەیان بۆ دەکا یا کۆ دەبنەوە داوەتێک ساز دەکەن وانێ دەڵێن ئەوە مەولیدە داوەتێک ساز دەکەن نان و چێشت و ئەوانە دەبەخشنەوە یا دوکاندارێک شیرین دەبەخشێتەوە یاخود لاپیتەی جوان هەڵداوەسن وانە بەرجی ئاڵ و واڵا لەبەر دەکەن ئەو شتانەیە باشە دەڵێن ئەوانە ئەگەر لە خودی خۆیاندا بە شێوازی حرام نەکرێن شوێی ناشەرعیە باشە تۆ شیرنی بدەی بە خەڵک چ لەو ڕۆژەدا چ لە غەیری ئەو ڕۆژەدا شیرنی بەخشینەوە یا خەڵک داوەتکردن یا خۆشحاڵی دەربڕین لە خودی خۆیدا حرام نییە بۆیە ئێمە پێمان وایە کە زێدەڕۆییکردن و کەم تەرخەمی لەوەدا هەیە ئەوەی کە پێی وایە ئەگەر یادی لەدایکبوونی پێغەمبەر بکرێت و عەلەیهی سەڵات وسەلام ئەوە موسیبەت قەوماوە گوناحێکی گەورە کراوە ئەوە قسەکەی فتوایەکی قەڵبە و سەر بە خاوەنیەتی و ئەوەش کە پێی وایە وەڵا ئێمە بەڵێ ئیسلام 5 پای هەن بەڵام پایەکی دیکەشیان لێ زیاد بووە کە بریتێ لە یادی لەدایکبوونی پێغەمبەرکردنەوە سەڵ عەلەیهی وسەلەم ئەویش بەتاکی زێدەڕۆیی کردووە ئێمە دەڵێن ئەوە لە بازنەی ڕەوادایە و کەسێکیش وەکو عیبادەتێک ئەنجامی بدا بۆی بە بیدعەت لە قەڵەم دەدرێ بەڵام کەسێک بڵێ وەڵا لە بازنەی هەڵسو کەوتەکاندایە من لەو ڕۆژەدا خۆشحاڵی دەردەبڕم و خەڵک داوەت دەکەم قسە دەکەم گرنگی زیاتر دەدەم ناخۆ تۆ نابی هەر لەو ڕۆژە یادی پێغەمبەر بکەی عەلەیهی سەڵات وسەلام و نابی هەر لەو ڕۆژە باسی پێغەمبەری خوا بکرێ و نابی هەر لەو ڕۆژەدا سیرە و ژیانی باز بکرێ دەبێت هەمیشە ئێمە لە خزمەت پێغەمبەری خوا دابین عەلەیهی سەڵات وسەلام بەڵام ئەگەر ڕۆژێکیش تەرخان بکرێ مانجێک تەرخان بکرێ زیاتر جەخر لەوە بکرێتەوە هیچ ناشەرعێکی تێدا نییە هەروە بۆ بۆنەکانی دیکەش ئەگەر یادی شەوڕۆ و بەرزبوونەوەی پێغەمبەر بکرێ عەلەیهی سەڵات وسەلام و یادەکانی دیکە بکرێنەوە بۆی ئێمە ڕووداوەکانی ژیانی پێغەمبەرمان عەلەیهی سەڵات وسەلام لەبەرچاو بن هیچ ناشەرعێکی تێدا نییە ئەوەی کە پرسیارەکە دەبێت دەڵێ لە نێو ئەو بۆرانەدا هەندێک خواپەرستی ئەنجام دەدەن هەندێک شت کە تاعەتن یا خواپەرستین ئەجا دەڵێ خواپەرستیکە لە شوێنی خۆی ئەسلی یادبوونەکەش لە شوێنی خۆی لە ڕاستیدا هەموو هەڵسۆکەوتەکانی مرۆڤ ئەگەر بەنیەتی خوا ڕازیکردن بکرێن و لە سنووری شەریعەتدا بکرێن پاداشتیان هەیە و پێشتر زۆر باسمان کرد الکەلیمەة الطەیبەة صەدەقە بشرك في وجه أخيك صدقة أمجا إماطة الأذى عن الطريق صدقة أمجا دوم صومان دقنيك بيك وتوقعك أن تادس يعني لو دستا جناحينا دوري بلكو إنسان لقل معلوم دالي خوي دا سر رو خوش بيت دالي خوش يامكا خير وباداشتي هي يعني همو هالصوكو تكاني إنسان أجر أو دو مرجعان تدابن لسوارشي الشريعة دابن ومن بس الرازي كردين خواب بكرين عادەتەکانی دەبنەوە بە عیبادەت ئەجر و پاداشتیان هەیە کەواتە لەبەر ئەوە کە ئەو کردەوانە ئەجر و پاداشتیان هەیە معنای وانی عیبادەتن و داهێنراون هەموو هەڵس و کەوتەکانی مرۆڤ ئەگەر بۆ خوا ئەنجام بدرێن و لە سنووری شەریعەتدا ئەنجام بدرێن بێگومان بە تاعەت و بە فەرمانبەری لە قەڵم دەدرێن بەڵکو بە چەمکی فراوانی عیبادەت دەستنونی عیبادەت و ئەجر و پاداشتی هەیە لە سەریان بەڵام لەبەرەوە کە لەو ڕۆژەدا دەکرێن لەو بۆنەیەدا دەکرێن معناوانی ئەو بۆنەیە لە عادەتەوە دەگوازنەوە بۆ عیبادەت چونکەوان لە خودی خۆیاندا هەموو هەڵسۆکەوتەکانی ئینسان ئەجر و پاداشتی هەر هەیە لە سەریان خوا پاداشت باتەوە مامۆستا ئەڵقەی ژمارە 83مان کۆتایی هات ئینشەڵڵا لە ئەڵقەکانی داهاتووە لەسەر بابەتەکە بەردەوامە بین بەڵێ خۆشەویستان بەم شێوەیە گەشتینە کۆتایی ئەڵقەیەشمان تاکو بە گەشتنەوەیکی دیکە هەمووتان بەخوای گەورە ئاسپێرین خواتان لەگەڵ